کۆنگرەی جیهانی زانستی کوردی پرۆژەیەک بوو کە یان هێشتا پرۆژەیەکە نزیکەی 15 ساڵ دەبێ هەیە لە دیاسپۆرە دەزانین زۆر زانا و کەسی ئەکادمی و شارەزای کورتن کە بەسەر تاسەری جیهاندا بڵاو بوونەتەوە لەو پرۆژەیەدا پرۆژەی وەکو باسم کرد کۆنگرەی زانستی جیهانی کوردی ساڵانە ئەو کەساتیانە کۆ دەکرانەوە لە شوێنێکی دنیا و لەسەر کوردستان و لەسەر گۆڕانکاریە زانستەکانی دنیا و کاریگەریان لەسەر کوردستان گفتوگویان دەکرد. کۆڕۆنا وای کردبوو کە کۆنگرەکە نەبەسترێ، بەڵام ئەم ساڵ سەرەتای مانگی داهاتوو جارێکی دیکە کۆنگرەکە دەبەسترێ. پرۆفسۆر ئالان دیلانی سەرۆکی کۆنگرەکەیە لێرە لە ستۆدیۆ میوانم بۆ گفتوگۆمان کرد لەسەر کۆنگرەکە زۆر بابەتی دیکەش وەکو ئەو بوومە لەرزەیە کە دەزانین لە بەشێکی فراوانی باکوور و بەشێکی ڕۆژاوای کوردستانیشی گرتەوە گفتوگۆمان لەسەری کردەوە وەکو بڵین ئارشیتێکتێک قسەی تێدا کرد لەسەر ئەو مەسەلەیە. پرۆفسۆر دیلانی کاریگەری گەورەی هەبووە لەسەر گۆڕینی سیاسەتی تەندروستی زۆر وڵاتی دنیا لەوانە ئوسترالیا، سوێد، سنگاپور و ئەفریقای باشوور. سەرنجتان بۆ گفتوگۆکەمان ڕادەکێشم. پرۆفسۆر ئالان دیلانی دەمەوێت بە مەسەلەی بە ڕووداوێک کە بڵین نزیکترین ڕووداو کە ڕوویداوە ڕابۆستین لەسەر مەسەلەی بوومە لەرزەیە کە لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان هات. ئێوە وەکو ئارشیتێکت و وەکو کەسێکە لە ڕووی تەندروستیشەوە دەزانین تێزەکەتان تێزی کارکردنە لەسەر باش ژیان و خۆش ژیان و تەندروست ژیان. دەمەوێت بزانم پێتان وایە لە ڕووی بیناسازیەوە لەو پرۆژانەدا کە لەوێ هەبووە چه هەڵەیە کراوە کە بۆ نمونە وەکو ژاپۆن کە ڕەنگە بە هاوشێوەی بڵێن باکوور و ڕۆژاوای کوردستان بوومە لەرزەی لەوێ بەڵام ئەوەندە زیانی گیانی نادا پێت وایە هەڵەکان چین کە ڕوویان داوە لەوێ؟ پێشەکی کاکەمی جان زۆر سپاسان دەکەم، سپاس بۆ تلویزیۆنی ڕوودا و کە دیسان ئەو دەرفەتی داوە بە من دەرفەتێکی چەند جارە من هاتوومە خزمەت جەنابتان. پێم وایە تلویزیۆنی ڕوودا و تەنیا دەتوانم بڵام تلویزیۆنێکی نیشتمانی کوردستان لە هەر چوار پارچەکان کە ئەمن خۆم بە فەخری پێوە دەکەم و هەموو جارێک کە دێمێرە لەگەڵیەوە قسە دەکەم. سپاسان دەکەم پێشەکی و سپاسی بینەران. مەسەلەی بوومە لەرزەی کوردستان بەگشتی بەداخەوە لە وڵاتێکی ئێمە کە ئینفراستروکتورێکی ینی بناسازێکی باشمان نییە، ئەوە یەکێک لە هەر هۆکارەکانی مردنێکی زۆر و فاجعەیەکی زۆر لە ئینفراستروکتوری شارەکانەوە دێن بە خاطرێکە ئەوەی کە مەدرسێکی ژێرخانێکی باش نییە حسابی ئەوەی بۆ ناکەن. بەداخەوە ئەوانشی کە دروستیشیان کردو لەسەر حسابێکی ئەوە نییە کە لە بوومە لەرزە تەحمل بێنێ. ئێمە ئەومان هەیە، ئەو تێکنیکەمان هەیە کە دەتوانین دروستیکەین کە ساختمانەکان بەگشتی 1 میتر هەتا 2 میتر دەتوانە بۆ هەر چوار شێوە ینی بۆ چەپ ڕاست سەر و خوارێ توانێت بسوڕێتەوە بێ ئەوەی کە ساختمانەکە بڕوخێ. ئەوە بەداخەوە لە کوردستان لە هیچ شوێنێک بڕواناکەم دروست کرابێت. ئێمە لە لۆس ئانجلسیان بخۆم چوم دیتوم لە ژاپۆنە دیومە کە نەخۆشخانەکان بەو شێوە دروست دەکرێت. سەرڕای ئەوەی کە ئەوە بیسمنتێکی ینی بناغەکەی بەو شێوە دروست دەکرێت کە تەواوی لولەکانیش لەگەڵی دەسوڕن دەجوڵێنەوە 2 میتر درێژایی زیاتر هەیە کە لەگەڵی دێ و دەڕوە هیچی لێ نایە قەت. بەڵام بەداخەوە تێکنیکە لە کوردستانێک نییە هیچ دیسانە کە ئەوەشی کە دروستی دەکەن حسابی بوومە لەرزەی بۆ ناکەن. ئەوەیە بەداخەوە لێرە لە میدیای ڕۆژاوای زۆر گوێم لێ بووە ڕۆژانە دەڵێن چیمەنتۆ زۆر بەکاردێ ئاسن بەکارنایە. بەڕاستی مەسەلەکە ئەوەیە جیاوازیەکە؟ چیمەنتۆ باشترە، چیمەنتۆ باشترە لە ئاسنی لە بوومە لەرزەدا. چیمەنتۆ قودرەتی ئەوەی ڕاست ڕابگرێ بناغەکەی و دوای کۆڵەکەکان و بڵێن ئەوانە باشتر ڕادەوەسێن. ئەمە چامان لێکرد چەندانە ساختمانی زۆر تازە کە دروست کرابوون ئەوانەوە خۆی مابوونەوە، بەڵام ئەوەی کە لە تەنیشتی بوون ئەوان هەموو ڕووخابوون. ئەوش هەموو بە چیمەنتۆ دروست کراوە. بە ئاسڵدا هیچ چیمەنتۆ باشترە لە ئاسن بۆ بوومە لەرزە. ئەگە چاوی دەکەی لە لۆس ئانجلس و کە لە سان فرانسیسکۆی دائیم بوومە لەرزە هەیە زۆربەی چیمەنتۆیە، بەڵام چیمەنتۆکەی زیاترە.
بناغکەیان باشتر دروست کردو بۆی کە خۆی تەحمل بێنێ. زۆر باشە دواتر زۆرتر لەسەر مەسەلەی بیناسازی ڕادەوەستین دەمەوێت باسی ئەوە بکەین کە بڕیار وایە ڕووبدا لە هەفتەکانی داهاتوودا ئەویش کۆنگرەی جیهانی زانستی کوردیە ماوەیەک پێشتر دەتان کرد بە تایبەتی کوردی دیاسپۆرا زۆر تێدا کۆ دەبوونەوە ئەوانەی کە بڵین تێگەیشتنی زانستی یان بەڵگەنامەی زانستی چاکیان هەبوو لە دنیادا بەڵام ماوەیەک بۆ ڕاوەستا بۆ ئێستا دیسان دەستان پێکردەوە دەمەوێت بزانم چۆنەوە دەستی پێکراوەتەوە ئەم جارە کۆنگرەکە لەکوێ دەبێت. بەڵێ وڵای بەهۆی هۆکاری ئەو چەند ساڵە ڕاوەستا بوو بە خاتری پاندێمی کۆرۆنا هەبوو بە خاتریەوەی کە کار نەدەکرا بەو شێوەی ترەمە دیسان دەستمان پێکردەوە کە لەگەڵ سێ زانکۆی هەرە سەرەکی کوردستانە زانکۆی سولێمانی زانکۆی سەلاحەدین زانکۆی دەهۆک بەیەکەوە و پرۆژەمانداناوە کە ئەو ساڵ لە زانکۆی دەهۆکەوە پێنجمین کۆنگرەی زانستی کوردستان وڵد کوردیش کۆنگرس پێنجمی دامەزرێنین و ساڵێکی دیکە دوای ئەو کۆنگرەی لە زانکۆی سولێمانی دەکەین لە دوای زانکۆی سولێمانی دەهێنین بۆ شاری بەرلین دەهێنینە وڵاتەکەی ئێوە لە ئاڵمانیا لە شاری بەرلین دەیکەین بۆی کە دیاسپۆرای تەواوی کوردەکانی دنیا بێنە ناو بەرلین لە ئەوروپاوە و دوای ئەوەی دەمان هەیە دیسانەکە بیگەڕێنینەوە بۆ زانکۆی سەلاحەدین لە هەولێرە مە بەسمان لەوەیە تەوای ئەو زانست پەروەردانەی کە لە دەرەوەی وڵاتمان هەیە مە خەڵکی بەتوانمان هەیە لەگەڵ کوردستان پردێک پێک بێنین کە ئەو زانستە ئاڵ و گۆڕ بێ و بتوانین لە ڕێگای ئەو زانستەوە نۆکاری بکەین لە کوردستانێ و شیرکەتەکانی ئەوەی ئیندوستری ساختمانی ئینترۆپرنۆر و ئەوانەی کە ئەمانە و کاری بیزنس دەکەن بتوانن کەڵک لێوە وەرگرن دە هەمان کاتیشدا زانکۆکانیش بتوانن نۆکاری بکەن و هاوکاری بکەن و ئاڵ و گۆڕ بکەنەوە لەباری زانستیەوە لەگەڵ ئەو پۆسپۆرانەی کە لە دەڕێی وڵاتی هەمانە بۆ نمونە پۆسپۆری گەورە گەورەمان هەیە لە کانەدا لە ئەوروپایە بەگشتی لە ئاوسترالیا ئەوانە دەگەڕێنەوە لە ئامریکاوە لە بریتانیاوە ئەوانە دەگەڕێنەوە و تۆڕێکی زانستی پێکدێنن کە ئەو تۆڕە زانستی زۆر گرینگە بۆ ئەوانەی کە تازە دەست بەکاری لێ کۆڕینەوە دەکەن دەست بەکاری زانستی دەکەن دەمان کاتژە دەمان هەیە بۆ ئەوەڵین جار بەرنامەی مێنتۆر ئۆگمنتیز بەکاربێنین ئەمە چیە؟ بەرنامەی مێنتۆر مێنتیز ئەوە کولتورێکی ئامریکاییە زۆرتر بۆی کە هەر کەسێک دەبێت یەک نەفەری هەبێ کە یارمەتی بدە کەسێکی زانا ئاگای لێبێ یارمەتی بدە ڕێگادەر بێ پێشانی بدە ئەوە زۆر گرینگە لە کولتوری مەدا بەداخەوە ئەوە نییە مێنتیز ئەوەیە کە دەهەوێ شت فێر بێ مێنتۆر ئەوەیە کە شت فێر دەکا ئەوانە ئەمە بێکەوە وەسڵ دەکەین لە کوردستانێ کە ڕابەتیان بە یەکتر هەبێ ئەو نێتوەرکە پێک بێ میلەتی کورد دەبێت لە زۆر زۆرەوەدا ئێمە دەبێ یارمەتی یەکتر بدەین بۆ ئاگاداریت ئەمە لە کۆنگرەی زانستی کوردستان لە شاری ستۆکۆڵم نوێنەری ئەرمەنەکانمان بان کرده بوو نوێنەری یونانەکانمان بان کرد و نوێنەری جوولەکانیشمان باسی تەجروبەی خۆیان بەڵێ کە باسی تەجروبەی خۆیان کەمە لیان فێربین نەتان شرانسکی لە ئیسرائیلەوە هاتبوو کە سەرۆکی دیاسپۆرای جوولەکانە لە تەواوی دنیا کە زۆر بەهێزن تەجروبەیەکی زۆر گەورەیان هەیە ئێمە پێمان لێمان سوالمان لێکرد ئێمە چ لەنگۆ فێربین کە باشە وتی ئەمە هەر یەک جوولەکە ئاگای لێک جوولەکەیە ئاگای لە جوێکە بەڵێ هەر کوردێکیش دەبێت ئاگای لە کوردێکی بێ ئێمە ئەو دەبێت نیشتمان پەروەرە بەهێز بکەین لە کوردستانێ لە دەرەوەی وڵات لە هەر شوێکی بێ یارمەتی دەری یەکتر بین بۆ ئەوەی کە بتوانین سەرکەوتوو بین ئەمە سەرەتای مانگی سێیە کە جێبەجێ دەکرێت لە دهۆکێ وەکو دەڵە تێمایەکی هەیە بەڵژارێکی سەرەکی هەیە کە لەوێ قسەی لەسەر یەکێک لە هەرە تێمە ئەسلەکانی ئەوەیە کە ئەمە دەمان هەوێ بەڕاستی کوردەکان جەحێڵەکان باسی ئەوروپایە نەکەن بێنە دەرەوە لە وڵاتی خۆیاندا بمێنەوە ئێمە کار دروست بکەین کارکردن چۆن دروست دەبێت نۆکاری چۆن دروست دەبێت و زانکۆکان چۆن دەتوانن خەڵک پەروەردە بکەن کە بۆ خۆیان ئیش بدۆستنەوە بۆ خۆیان ئیش دروست بکەن لە کوردستانی ئەوە زۆر زۆر گرنگە ئێمە ناتوانین بەڕاستی خەڵک لە زانکۆکان دەرس تەواو دەکەن دەبنە موچەخۆری حکوومەت ئەوە زۆر زۆر گرنگە کە ئەوانەی کە زانکۆ درو تەواو دەکەن بۆ خۆیان ئیش بدۆستنەوە بۆ خۆیان ئیش بکەن و خەڵکیش دامەزرێنین ئەوەش چۆن پێویستە کە لەگەڵ بیزنسمەنی کوردستان بەیەکەوە ئیش بکەین کە ئەوانە یارمەتی دەربن
کە ئەوانەی کە ساڵەکانی آخر کاریان لە زانکۆ تەواو دەبن بچن لەگەڵ ئەو شیرکەتان لەگەڵ ئەو بیزنسانە کار بکەن فێر بن ئەوەی کە بڵین بیزنسمەنەکان پێویستیان پێێتی ئەو شیرکەتانە لە دەرەوە پێویستیان پێ ئەمە شتێکی ئاوا لە ناو زانکۆکان دروست بکەین ینی زۆرتر ئەپلای ریسێرچ کار بکەین بەو معنایە کە ریسێرچ و لێکۆڵینەوە دەبێ سەرچاوەی پێویستەکانی کۆمەلگای کوردستان بێ نینکە لەسەر زیاتر لەسەر تیۆریەک کار بکەین و بە شێوەیەکی مەیدانی بەڵێ بە شێوەیەکی مەیدانی کە پرۆدوکتێک دروست بێ ڕاستە جا یەک شت کاک دکتۆر ئالان دیلانی زۆر کوردی بڵین شارەزا لە دنیا چوونەتەوە بۆ کوردستان بۆ باشووری کوردستان بە تایبەتی بەڵام هاتوونەتەوە زۆریان لێرە کە قسەیان لەگەڵ دەکەین گەڕاونەتەوە لەوێ نەماونەتەوە ئاسانە بۆ ئێوە بۆ بڵین ئەو خەڵکانە قایل بکەن کە دیسان بیان بنەوە کوردستان دەزانیت چۆنە ئێمە بەعزێک وابیر دەکەنەوە بەڵام من پێم وایە هەموو ئەو کەسانی کە لە دەرەوە دەژین دڵیان هەر لە کوردستانەیە بخۆیان بە جسم لێرن بەڵام مێشکیان هەر لە کوردستانی لە وڵاتەکەی خۆیانە ئەوە دەبێتە سەرچاوەیەک بۆ ئەو کەسانە بتوانن بگەڕنەوە هەر دووسێ مانگان هەفتەیەک لەوێ سیمینار بکەن نێتوەرک بکەن یارمەتی دەربن لە زانکۆکان کارێک بکەن ویا بگەڕنەوە هیچ مەسەلێک نە پێویست ناکە هەموو کەس بچێتەوە لەوێ بژی بەڵام دەتوانن ئەوانە نێتوەرک دروستکەن بێن و بڕۆن بەڕاستی ینی ئەو کوردستان زانکۆکان دەتوانن باشتر یارمەتی دەربن لەگەڵان دوایە لەگەڵ بیزنسیش بیزنسمەنی کوردستان پێویستی بەوانەیە نۆکاری بکەن کاری بڵین بەرهەمی تازە دروستکەن ئێمە ناتوانین هەر شت دروستکەین و هەر پارەی پێ دەربێنەوەوانە بەڵام چێ دەبێت نۆکاری بکەن دەبێت بەرهەمی نۆ بکەن ئەو بەرهەمی نۆ دروست بکەن بەرهەمی نۆش دروستکردن زەحمەتە لە کۆمەلگایە کە داینامیک نەبێ ینی شتی زۆر تێدا نەبێ و لە ئەوروپا ئەوە زۆر باوە دێنن بەرهەمێک تاقی دەکەنەوە لە زانکۆکان بزانن باشیاننا ئەمە ئەو کارە ناکەین لە کوردستانە جا بۆیە زۆر پێویستە کەمە ساینس پارکێکمان هەبێت لە زانکۆکان بۆ ئەوەی کە ئینکوباتۆری پێ دەڵێن ئێمە بۆ خۆم لە زانکۆی ئاگدانیسە ئەوم بەرنامەم ساڵی 2023 ئەوم بۆ کێشانەوە بەڵام بەڵێ ئاگدانیسی بەڵام لە کارۆلینسکا ئەمە بۆ خۆمان ساینس پارکمان هەبوو کارۆلینسکای سوێدە ئێمە ساینس پارکمان هەبوو ئینکوباتۆرمان هەبوو ئەوەیە کە بەرهەمێک لەوێ دروست دەکەین تاقی دەکەینەوە دوای دەخێنە ناو بازار و حکوومەت یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی کە ئەو پرۆدوکتە ئەو بەرهەمە بێتە ناو بازارەوە ئەوە هێستا باو نییە لە کوردستانێ بەو شێوەی بە خاتریەوەی کە پێویستەکانێک جار زۆرن بەڵام دەبێت وردە لە دەست پێ بکەین کە زانکۆ لەسەر ئەو پێداویستەکانی کۆمەلگا کاری لێکۆڵینەوە بکە کە بڵین پرۆدوکت یا بەرهەمی تازە بێتە ناو ئەو پرۆدوکتە دەتوانێت هەر جۆرێک دەتوانێت بە شێوەی دیجیتال بێت دەتوانێت مارکتینگ بێت دەتوانێت شتێکی زۆر کۆنکرێت و بەرهەمهێنەر بێ کە بیبینی ئیسفادەی لێ بکەیت بەڵام دەتوانێت فکرەش بێ دەتوانێت بۆ چوونی فکری بێ کە چۆن لە کۆمەلگای بۆ نمونە تەندروستی بەهێز بکەن بۆ نمونە ئەو هەموو مشکلاتانی هەمانە سەر نەخۆشی ئێمە دەتوانین بەرعەکسیوی چاویلەکەن چۆن مرۆڤ بە تەندروستی ڕابگرین یعنی فکرە زۆرە لە ئەوروپا دەتوانین تەطبیقی بدەین بە چوارچێوەی کولتوری وڵاتەکەی خۆشمان زۆر باشە لە پەنای ئەم کارە هەر کاری ئەکادمیش زۆر دەکەی تاوەکو ئێستا فەرمان بەرەکەت 18 کتێب بڵاو بوونەتەوە بەڕێزت دوایین کتێب زۆر سەرنجڕاکێشە چونکە هەندێک نمونەی تێدا نمونەی فکر و ڕامانی بەڕێزت لەسەر زانستی بڵێن دیزایانی تەندروستی دەمە ئەوم بۆ باسکەی چییە؟ ئەو 3 ساڵی کە پاندێمی کە بوو کۆرۆنا هەبوو ئەوەی ڕاستی بێ من لەگەڵ 16 کەسی جیاواز دکتور پزیشکی سایکۆلۆژی مەهەندیس ئارشیتێکت و زۆربەی ئەوانە بیر و باوەڕ و پسپۆری جیاوازیان هەبوو من لەگەڵیان کارم کرد بە زووم ئەو کتێب بەرهەمەکەی ئەو کتێبەیە کە دەتوانم بڵم ئەلان نمونەیە لە دنیادا 16 کەس بەشداری کردو لە تەواوی دنیاوە لە ئاوسترالیاوە بیگراتە ئافریقا و کانەدا و ئەمریکا و ئوروپا
لە بوارەکانی جیاواز لە شارسازی باسمان کردو لە مەدرسە شوێنی قوتابخانە باسمان کردو لە ژیانی پیران لە شوێنی کار چۆن ئارشیتێکتور و ژەنگە و خان و بە شێوەیەک دروست بکرێ کە شێوەی تەندروستی ئێمە شێوەی ژیانکردنی تەندروستی ئێمە بەهێز بکە ئەوە زۆر زۆر گرنگە چۆن ئێمە مرۆڤ چۆن دەژی لە تەریقی ژەنگەوە ئێمە فێر دەبین کە چۆن هەستین و دابنیش و نان بخۆین و ڕاضە بکەین و کار بکەین و یاری بکەین لە قوتابخانە ئەوانە یارمەتی دەردەبن بۆ ئێمە کە شێوەی ژیانێک پێکبێنین شێوەی ژیانێکی تەندروست کە تەندروستی خۆمان بۆ خۆمان بەهێزکەین بۆیە هەمیشە وتومە تەندروستی هەر مرۆڤێک دەستی خۆیەتی ئەمە کوێ چاپی کردووە؟ ئەوە کامبریج پابلیشری کردو کامبریج کە دەزانین باشترین کامبریج سکۆلار پابلیشر یەکێک لە هەرە باشترین پابلیشری دنیاە نێوی ئێکۆلۆژیکال سەلوتۆجێنیک دیزاین فۆر سستێنیبل هێلسی گلۆبال سۆسایەتی یعنی ئێکۆلۆژی و سەلوتۆجێنیز دیزاین بۆ کۆمەلگایەکی تەندروست لە دنیادا کۆمەلگای تەندروست زۆر زۆر گرینگە یەکێک لە ئەوانەی کە لەگەڵم کاری کردوون زۆر نزیک کەنیانگە کەنیانگ باوکی ئێکۆلۆژی دنیاە یعنی هیچ کەس لە دنیادا باندازەیوی لەسەر ئەوە ئیشی نەکردو ساڵەکانی هەفتا دکتۆرای وەرگرتو لە ئاکسفۆرد کاری کردو ئاکسفۆرد زانکۆی ئاکسفۆرد بریتانیا تەواوی کردووە ئەوەیە کە شینایی دەباتە نێو ماڵەکان بە 30 دەرەجە بە 90 دەرەجە بە ڤەرتیکاڵ و بە پانایی و بە درێژایی شینایی ناو ماڵەکان سەوزایی بەو معنایە کە ئەوەڵەن گەرما و سەرما لە گەرمایەدا دەتوانێت 6 تا دەرەجە کەمی کاتەوە یعنی تۆ کارەبا کەم دەکەوە دە هەمان کادا هەواکە خاوێن دەکاتەوە هەوای خاوێن زۆر زۆر گرینگە هەولێری پایتەختی کوردستان بەداخەوە هەواکەی زۆر پاک نییە شینایەکەی بەو ئەندازە نییە کە بتوانێت هەواکە خاوێن کاتەوە ئەمە یەکێکە لەو مژارانە کە دەمەویست بە کورتیش بێت لەسەری ڕابۆسین چکە شتی دیکەشمان ماوە باسی بکەین ئەم هاوینە دەزانین لە ئەوروپا گەرمایەکی زۆر هەبوو یەکێک لەو شتانی کە سەرنجی ڕاکێشام لە یۆنان وەزیرێکیاندا نابوو بۆ فێنەکردنەوە یعنی ئەوەندە لە ئەسینا بە تایبەتی چیمەنتۆ زۆر بووە ئەوەندە ئامێری فێنکردەوە کار دەکەن کە ناچار کەسێکیاندا نابوو بە پۆپلەی وەزیر کە خەریکی فێنکردنەوەی وڵات بێت ئێمە بەو پرۆژانە دەتوانین مەسەلەن ئەوەی کە باست کرد کوردستان فێنێک بکەینەوە سەختە ئێمە دەتوانین بەڕاستی زۆر بەڕاحەتی دەتوانین چوارچێوەیەک لە دەوری هەولێر وەکو جەنگەڵ دروست بکەین کە ئاسان دەوری هەولێر ڕابوەستێ کە گەرماوە دێ ئەو شینایی کە سەوزایی کە دەڵێن دەوری بەری پێشی دەگرێت لە نێوڕاستی قەڵاکەی هەولێرە دەور و بەری هەولێرە دەتوانین دیسانەکە سۆزایی بکەین کە قەڵای هەولێرە بپارێزیە و خەڵک بتوانم سر ناوی و بە فاصلەی 1 کیلۆمتر دەوری قەڵای هەولێرە دەتوانین هەمووی بکەینە بە پیادە پێدا بڕۆین و هەمووی دەتوانین شەقامەکان بکەینە سەوزایی زۆر بەڕاحەتی و ئەوە هەم شێوەی ژیانی مرۆڤ دەگۆڕێ لە ناو هەولێردا و هەم هەولێر پاک دەکاتەوە زۆر باشە پرۆژەیەکی دیکە کە ئێوە ئیشی لەسەر دەکەن باسی منداڵان و باسینەوەی ئایندەمان کرد ئیش لەسەر پرۆژەیەکیش دەکەن بۆ ئێرانی ئایندە دەمێ ئەوە بە کورتی بۆم باس بکەی ئەمە چییە؟ زانی پرۆژەی نیشتمانی ژینە مانیفێستێکە لەسەری کار دەکەین ژن ژیان ئازادی دەمان هەیە بەڕاستی داهاتووی کوردستان ڕۆژهەڵات ئێمە خەتی سوورمان هەیە خەتی سووریشمان بەرژەوەندی نیشتمانی کوردستانە ئێمە لەگەڵ وڵاتی لەگەڵ ئێرانە دەتوانین بژین بە شەرتێک کە ئەو مافەی کە نەتەوەی کورد ینی ئیدنتیتە و ینی پێناسەی کووردە دەبێت ڕێزی لێ بگرێ شۆڕشی ژینا لەسەر ئەوە پێکاتەوە کە پێناسەی کورد چییە ئێمە ئەوە خەتی سوورە بۆ شۆڕشی ژین ژیان ئازادی و تەواوی ڕێکخراوەکانی سیاسی کوردستان دەبێت لەوە بناغەی ئازادبوونی ئێران دەبێت لەسەر ئەو چوارچێوە بێ بە شێوەیەکی فەدرالیسم ئێمە ناتوانین حکوومەتی
شا بگەڕێتەوە بە هیچ جۆرێک. حکوومەتی شا بە خۆتان دەزانن تەواوی سەرکردەکانی ئێمەی شەهید کردو لە ئسماعیل ئاغای سیمکۆ ساڵی 1932 کوژرا لەسەر مفاوەزاتی دەکرد لەسەر ڕژیمێ. بەڵام بخۆشت لەوانەیە ئاگاداربی هەر ئەو ڕۆژە شەهید دکتۆر قاسملوو لە دایک بوو 1932. هەروەچی بۆ خۆشت دەزانی شەهید دکتۆر قاسملوو دیسانەکە شەهید بوو لەسەر مفاوەزە. سەرۆک پێشەوا قازی محەممەد بۆ وڵاتەکەی خۆی بەدەستی ڕەزاشا دیسانەکەی ئادام کرا. ئێمە ناتوانین حکوومەتی سەڵتەنەتی قبول ناکەین. خۆچی دکتۆر قاسملوو فەرمووی ئێمە لەگەڵ هیچ حکوومەتێکی سەڵتەنەتی ناتوانین بەشداربین بۆی کە حکوومەتی سەڵتەنەتی استبدادی دێنێ، پلورالیسم نایانێ، ینی حکوومەتی مەرکەزی دێنێ کە کورد دەبێدا بەشدار ناتوانێت بێ. بۆ یەکەمە لەسەرەوە تاکید دەکەین کە حکوومەتێکی فدراڵ بە جۆرەی کوردستانی عێراق کە باسی دەکەین کە ئاڵای خۆمان هەبێ، زمانی خۆمان هەیە، بە زمانی خۆمان دەرس بخێنین و ئەو حەقێکە کە لە چوارچێوەی سازمانی جەهانی حقوقی بەشەردا هەیە، ئەمە دەبێت بدرێ. ئەگەڵ نەدرێ ئەمە خەبات درێژەی هەیە بەڕاستی. ئەوە گەڵاڵە نامەیەکشتان حاضر کردو. زۆر زۆر سپاس دەکەم کاک پرۆفیسۆر دکتۆر ئالان دیلانی کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵم بووی. هیوادارم مانگی داهاتوو بە سەرکەوتوی کۆنگرەکەتان تەواو بێ. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە دەکەم. سپاس.